لەلایەن سەرمایه‌داری فێرخوازی نیشتیمانەکەمان بەڕێز کاک مەریوانی حاجی جەمال کە هەستا بە دابینکردنی بڕی 1000 پاکێج لە خواردن بۆ ماڵە فەقیر و کەم دەرامەت و هەژارەکان. ئەوە بوو پرۆژەکە با بڵین کەمپینەکە دوێنێ دەستی پێکرد. ئێمە لە ڕێی تیمێکەوە دوێنێ نزیکەی 500 ماڵگەڕاوین. ئەمڕۆژ بە هەمان شێوە هە لە ڕێی تیمێکی ترەوە بەردەوام دەستەکەین بە گەڕان بە سەر ئەو ماڵانەیە کە ئێمە بە خۆمان لە نزیکەوە چینەتە ماڵەکانەوە. دیارە ئێمە پاکێجێک دادراوە تایبەت بە خاوەن پێداویتە تایبەتەکان، پاکێج هەیە بۆ پێرەمەگرون، پاکێج هەیە بۆ پێنجوێن، ینی پاکێج هەیە بۆ کۆیە، بۆ تەواوی دەوروبەری شار و شارۆچکەکانی سنووری پارێزگای سلێمانی. ئەم هاوکاریە لەلایەن زۆر بەڕێز سەرمایەداری بەخشندەی شارەکەمان کاک مەریوانی حاجی جەمالەوە پێشکەش کراوە بۆ کرێکارانی پاکەرەوەی کۆمپانیای پاکەرەوە کە لە نەخۆشخانەی مناڵان کاری پاکردنەوەکەن. بە سوپاسێکی زۆرەوە جەنابی بەڕێز بەڕێوەبەری نەخۆشخانە دکتۆر پشدەر، جەنابی کاک خالید بەڕێوەبەری کارژێڕی هەستان بە دابینکردنی سەیارە بۆمان لەبەرەوەی هاتوچۆکە کەمە. ئەو بەخشیشەی جەنابی کاک مەریوانمان گەیانە دەستی کرێکارەکان. شیرین